بەنای خی گەورە میهرەبان من دکتۆر عەبدوڵڵا کەمال لەهۆنی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و جونگە و شکای فەقەرات پشتبەخوا ئەمڕۆ لە بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە بەشداریەکەین هەوڵ دەدەین وەڵامی زۆرترین پرسیارەکان کە بۆمان هاتۆ بیدەینەوە. سەرتا حەزەکەم پێشەوەی بچمە سەر پرسیارەکان بە کورتی باسی باوترین جۆری ئەو نەخۆشیانە بکەم کە لە فێڵدەکەی منە هەیە، ئەویش وەک لە پرسیارەکانیش بەڕاستی دەرەکەوێت بوونی ئازاری پشتە. ئازاری پشت ئێمە سەرتا بۆی بزانین پشت ئێشە ئازاری پشت یا ئینزیلاقی فەقەرات ئەوەی کە لە ناو خەڵکا باواڵێ دکتۆر فەقەراتم هەیە چییە؟ ئەبێ بزانین فەقەرات خۆی لە چی پێکهاتووە. ڕاستی پێکهاتی فەقەرات ژمارەیەک ئێسکن 32 ئێسکی لەسەر یەک ڕێزبوون کە لە نێوانیاندا ئیسفنجێک هەیە کە پێی ئۆتێ دیسک. لە ناو ئەم دیسک و ئێسکانەدا حەبلی شەوکیمانەیە کە پێی دەوترێت بە کوردی درکەپەتێک. لە درکەپەتکەوە لە نێوان هەر بڕبڕە و بڕبڕەیەکدا دەمار دێتە دوو دەمار بۆ ڕاست و چاپ دێنە دەرەوە. هەر نەخۆشیەک پەیوەست بە ئێسکەکە بە دیسکەکە بەو بەستەرانەی بەو ماسوولکانەی بە دەمارەکان بەو درکەپەتکەکە تووشی ئازاری پشتێشەمان دەکات. ئەمە زیاتر لە جۆری تەقینی دیسک کە زەخت لەسەر دەمارەکان یاخود لەسەر درکەپەتێک دروست دەکات زیاترین جۆری ئەو جۆرەیە، بە دوایدا جۆرەکانی تری نەخۆشی دێت. لەو کەسانی کە ئازاری پشتیان هەیە زیاتر لە خانمان تووشیانە بێت، زیاتر لەو کەسانی کە لەشی کێشی زیادە، زیاتر لەو کەسانە توش دەبێت کە ئیشی قورس دەکەن، هەڵگرتنی شتی قورس و لەسەر شوێنی بەرز ئیش دەکەن و لەو کەسانی کە وەرزش ناکەن ڕوودەدات. هەوڵ دەم بردەوە دەبچمە ناو پرسیارەکانە بۆی لەگەڵ پرسیارەکانە دانە جوابی پرسیارەکان و باسی ئەو نەخۆشیانەکەین کە پەیوەندی بە فەقەرات و بە بەشەکانی تری نەخۆشەکانی پێیوەست بە پسپۆرەکەی منەوە هەیە. یەکەم پرسیارمان لە چارەخاسێکی خۆشەویست و هاتووە دەڵێت من ماوەی 5 مانگە قاچ و دەستم سڕ دەبێت، هەر لەسەر کورسی دانیشم چونکە قاچم تەنها 30 دقە ئەتوانم لەسەری دانیشم. دوای ئەو سڕ ئەبێت. دایمە سەر ماشمە بە تایبەتی قاچم و ئەگەر کەمێک خۆم هیلاکەم بەشی خوارەوەی پشتیشم ئازاری بە دروست ئەبێت، سڕبوونەکەش زیاتر ئەبێت و تەختیتی دەماریشم کردووە و ڕۆشوشم بۆ لای دکتۆرێکی باتنی دەڵێ خۆتی لەگەڵ ڕابێنە. تەمەنی ئەم بەڕێزەمان 22 ساڵە، دەژڵێ فەحسی غودەم کردووە و فەحسەکەم پاکە. سپاس بخوا کە پاکە، هەرچەنە بەڕاستی زانیاری تەواو نەیەوە بەدەستەوە، بەس ئەوەی کە دەرئەکەوێت سڕبوونی قاچەکان ئێمە هۆکارمان زۆرە بەڕاستی. هۆکارەکان چەند هۆکارێکمان هەیە پێیوەستە بە قاچەکە خۆیەوە، چەند هۆکارێکمان هەیە پێیوەستە بە سیستمی لاشە بەگشتی، چەند هۆکارێکمان هەیە پێیوەستن بە ئەو بەشانی کە نزیکن لە قاچەوە یاخۆت بە بڕبڕی پشتەوە کە باسمان کرد. لە ڕاستیە زۆربەی هەرە زۆری سڕبوونی قاچ لە گەنجە مەسەلەی کەمجوڵەیە، مەسەلەی بوونی مشکلێ لە ماسوولکەکانە، مەسەلەی بوونی مشکلەیە کێشەی نەخۆشیە لە دەمارەکاندا. ئەمە لێرەیە ڕاستەکەی کاکە ئەڵێ من تەختی دەمارم کردووە، تەختی دەمارەکەم پاکە. پاکی تەختی دەمار لە 100% ئەومان بۆ یەکلایی ناکاتەوە کە سەبەبی پشت ئێشەکەت سەبەبی ببوورە قاچ سڕبوونەکەت پشتە یا پشت نییە. باشترە بەڕای من ئەمە پشکنینی زیاتر بکات بۆ مەسائلی بوونی کەم خوێنی، بوونی کەمی ڤیتامینەکان، بزانین ئایا سڕبوونەکەی لە هەردوو لاقەکەی لە هەردوو قاچەکەی تەنها لە قاچەکانایەتی لە لاقەکانیایەتی دێتە سەرەوە چەندێک ئەمێنێتەوە، چونکە زۆر نەخۆشی بەڕاستی دەبنە هۆی سەبەبی سڕبوونی قاچەکە. بەڕێزێکی تر پرسیارەکات ئەڵێت کاک دکتۆر من تەمەنم 24 ساڵە، بۆ ماوەی 10 ساڵ زیاتر ئەبێت شانم هەمیشە قورسە و کە دەست بەرز ئەکەمەوە شانم تەقەیەکەکات و بەردەوام ئەیکات کە بشمەوێت ئیشی پێ بکەم زۆر زوو ماندوو ئەبم قورس ئەبێت بەڵام ئازاری نییە و ئەمەش سۆنەری شانمە وێنەی سۆنەرەکەی ناردووە کە بەپێی
سۆنەرەکە بێت ئەو بەڕێزە لە ژێ ماسوولکەیەکانی شانی برین و هەوکردن هەیە. ئێمە ئەبێ بزانین لە شانە 4 ماسوولکەی ڕئیسیمان هەیە کە پیان ئەوتەی ڕۆتیتەر کەپس. ئەم 4 ماسوولکەیە کاریان هەڵواسینی قۆڵە بە جمگە و هێشتنەوەیەتی لە شوێنی فنجانەی شانە. ئەم 4 ماسوولکەیە کاری زۆرترین کاری گرنگی جوڵی شانەکان ئەمان جێبەجێ ئەەکەن. ئەوەی بەشی سەرەوەی کە کاکە لە سۆنەرەکە تایەتی سوپاینەتسی پێوترێت دیارە دەرکەوتۆ بە بۆنەی زەبرێکەوە تووشی برینداربوون بووە وتیایە هەوکردنی ناو ماسوولکەکە ڕوویاوە. ڕاستێکی ئەمە نەخۆشیەکی باوە ڕۆیاد لەو کەسانەی کە ئیشی قورس ئەەکەن. ئەمە لە سەرەتایە ئێمە لەگەڵ نەخۆشەکە فێری جۆرێک لە دوورکەوتنەوە لەو کردارانەی ئەەکەین کە ئازار بە ماسوولکەکەی ئەگەیەنێت، دەستبەسکردنەوەیەکی زۆر، ڕاکێشانی شتی قورس. ئەمانە وا ئەکات ماسوولکەکەت هەمیشە لەو زەڕبەیە و لە دووبارەکردنەوەی هەوکردنەکە بێت. دووەم ئەبێت علاج طبیعی بکات، ئەبێت وەرزشی تایبەت بە بەهێزکردنی ئەو ماسوولکەیە بکات تاکو نەگاتە دەرەجەی تەکەلوس و تیر، یعنی درانی ماسوولکەکە. چونکە بەداخەوە ئەو شوێنە بە بۆنی ئەوەی کە خوێنی زۆر کەم بۆ دەڕوات چارەسەری برین و دراو لەو شوێنە زۆر کەمترە و زۆر بە هەرزۆیان بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەناڵێنن بە ئازار و بە تەقە و بە شەو خەبەربوونەوە و ئەو شتانە و نەتوانینی کردنی هەندێک لە حرەکانەکانیشان. لە هەندێک حاڵەتە لەوانەیە ئێمە پێویست کات سۆنەری بۆ بکەین یاخود لە ژێر سۆنەرە دەرزی بۆ بکەین، دەرزی تایبەت لەگەڵ ئەیخێنەوە سەر وەرزش لە بڕێک نەخۆشەکانە کە ماوەیەکی زۆر ئەخیانێت ئێمە لەگەڵی خەریکە بین خۆشی پارێزەکە وەرزشەکە و ئیسفادەی نابێت. لەو کاتە ناچار نەشتەرگەری بۆ ئەەکەین. نەشتەرگەریەکانیش دوو جۆر هەیە، نەشتەری کراوە هەیە و نەشتەرگەری ناڵور هەیە، ئەوەی ناوبینی پێ ئەوتێت. خۆشبەختانە ئێستا لای ئێمە ئەو جێبەجێ ئەکرێت. ئەتوانین بە دووکنی بچووک ئەچینە ناو شانەکەیت، ئەوەی پێویستە کار بە دوورینەوە، بە پاکردنەوە، بە خستنەوە شوێنی ئەو بەشانی کە جیابوونەتەوە لە ئێسکەکە ئەتوانین ئەوە چارەسەر بکەین ئینشاءالله. پرسیاری سێمان یەکێ لە چارەخوازەکان ئەپرسێت ماوەی 3 ساڵە ئەژنۆم لە یاریە سووڕاوە و بەستەرەی ئەژنۆم پچراوە. بەبێ نەشتەرگەری ئەتوانم ئەگەر یاری نەکەم بەردەوام لە ڕۆشتن ئایا زیانی نییە بۆ کاتی پیری؟ پرسیارێکی زۆر جوانە. ئێمە لە ئەژنۆیە 2 ئێسکمان هەیە، لە بینی 2 ئێسکەکە لە ناوەڕاستە 2 بەستەرەمان هەیە کە پێیان درێت بەستەرەی خاچی یاخود سەلیمی. لەم لاولەکەشەوە بەستەری جانبیمان هەیە، لە ژێر ئێسکەکانیشا 2 ئیسفنجمان هەیە کە پیان ئەوترێ منسکەس. بەپی پرسیارەکە بێت وا هەستەکەم کاکەمە بەسی پەستەری سەلیبیەکانە خاچیەکانە ئەوەی کە زۆرجار لە سوڕانی ئەژنۆیان لە کاتی یاریکردن تووشی پچران ئەبێت. ئەمە هەموو کەسێک پێویست بە نەشتەرگەری ناکات بەڕاستی. ئەو کەسانی کە پێویستیان بە نەشتەرگەری زیاتر لە تەمەنی منداڵدا، ئەو کەسانی کە ئیشی قورسیان هەیە، ئەو کەسانە کە پێویستە کات وەرزشەوان و حەزەکەن و پێویستەکە بچنەوە بۆ یاری، یاخود ئەو کەسانەی کە جونگەکەیان جۆرێک لە نەمانی باڵانس و ئینیتی ئەکە شلیتی ئەکەوێت، لەو کاتێ باشترە نەشتەرگەریەکە بکات. ئەگەر توانی ڕۆژانە هەڵسو کەوت بکات، سەرقادمە بکەوێت و هاتوچۆ بکات بەبێ ئەوەی قاچی قفڵ بێت، بەبێ ئەوەی قاچی ئازارێکی زۆری هەبێت، ئەتوانێت نەشتەرگەریەکە نەکات. بەڵام لە پای ئەوەی کە نەشتەرگەریەکە ناکات مەجموعەیەشت بەڕاستی پێویستەکە بیکات. لەوانە بەهێزکردنی مازوولکەکانی دەوری ئەژنۆ کە بەڕاستی پێویستەکە کەسێکی شارەزا لە سەرەتاوە ئەمەی فێر بکات تا ئەیان کات. پاشان نەکردنی هەندێک یاری بە تایبەتی ئەو یارانەی پیان ئەوترێت کەمپەتیشن سپۆرت، ئەوانەی کە بەرکەوتنی لەگەڵ یاریزانی ترتیایە، 2 تیپن و بەرامبەر 1 یاری ئەکان، ئەوانەی کە سوڕانی تایە.
ئەو یاریانەی کە زەختی قووەتی زۆرتیایە باشترە ئەو یاریانە نەکات یاخود هەندێک جۆری جوڵە هەیە ئەزانێت کە زیانی پێگەیەنێت ئەتوانێت نەیکات ئەگەر نەکردنی بەڕاستی باشترە. یەک لە چارەخوازەکان پرسیارەکات ئازاری لاق ئێشە چییە لە خوارچۆک و چارەسەر چییە؟ تۆزە پرسیارەکە گشتگیرە. ئێمە ئەگەر بمانێ بزانین هۆکاری ئازاری خوار چۆک یا خوار ئەژنۆ بپرسین بەڕاستی لە خوار ئەژنۆم تاکو و پێەکان ئەگەر مەبەستی بەس لاقەکان بێت هۆکارمان زۆرە هۆکاری پەیوەست بە خودی لاقەکە هەوکردنە بەرکەوتنە ئاوسان و ئیلتیهاباتە شکانە یاخود ئازاری سەوفانی ئەژنۆیە سەوفانی جونگەی قاچە ئەمە هۆکارەکان کە لاوکین پەیوەندن بەو شوێنەوە هۆکارە دوورەکان لەوانە بوونی فەقەرات و بوونی پستان لەسەر ئەو دەمارەی کە لە بڕبڕەکانەوە دێ بۆ قاچ ئەگەر پستانی لەسەر دروست کرد بێت ئەو کاتە هەست بە توندی و ئازار ئەکات زۆرجار نەخۆشەکە نەخێر تەنها تەشەنوجێکی ماسوولکەیی هەیە بە بۆنەی نەخۆشیەکی ماسوولکەییەوە نەخۆشیێکی دەماریەوە یاخود بە بۆنەی کەمی خوێنەوە یاخود بە بۆنەی ئەوەی کە کەسەکە کەسێکی وەزنی هەیە ناجوڵێت ماسوولکانی زۆربەی چەوری گرتوێتی بەڕاستی زەختێکی لێ ئەکات دوای ئەوە تووشی ئازارە بێت سەبەبەکان هۆکارەکان بەڕاستی زۆرن ئێمە ئەتوانین بە پرسیاری زیاتر و بە پشکنینی زیاتر بگەینە نەتیجە. یەکێک لە هاوڕیانە پرسێت بە چیت ئەبزانین ئێسکەکانمان لاوازن چی بکەین بۆ ئەوەی بەهێز بێت و ئایا وەرزش یارمەتی بەهێزکردنی ئێسکەکان دەدات بە دڵنیاییەوە چی بکەین چۆن بزانین ئێسکەکانمان لاوازن لاوازی ئێسێک بەڕاستی پەیوەستە بە تەمەنەوە هەتاکو و کەسەکە تەمەنی بەرەو زیاتر بڕوات ئێسکی لاواسترە پەیوەستە بە کێشی لەشەوە هەتاکو کێشی لەشی زیاتر بێت دەستەکان لاواسترە بن پەیوەستە بە نەجوڵان و نەکردنی وەرزشەوە پەیوەستە بە وەزنی زۆرەوە پەیوەستە بە جۆری ئەو کارەی کە جێبەجێ ئەەکەیت و زائیدەن پەیوەستە بە نەخۆشی درێژخایەنەکانەوە کەسەکە نەخۆشی غودەی هەیە کەسەکە نەخۆشی شەکرەی هەیە کەسەکە نەخۆشی درێژخایانی هەیە کەسەکە لەژێر چارەسەری کیمیاییدایە کەسەکە پێویستەکار مەجموعەیەک عیلاج بەکاربێنێک لەوانە ستیرۆیدیەکان کەمە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر ئێسکەکان دەبێت. دەڵێت چی بکەین بۆ ئەوەی بەهێز بێت بەهێزبوونی ئێسک بە خواردنی باش بە خۆپارێزێکی باش بە وەرزش خواردنی باشەکان کە بۆ ئێسک بەڕاستی باشن ئاو خواردنەوە بەدڵنیایەکە لە هۆکارە سەریشەکان خواردنی ئەو خواردنانەی کە کالیسیۆم و ڤیتامینەکانیان تایە وەکو شیر و شیرەمەنیەکان وەکو هێلکە وەکو سەوزە گەڵاپانەکان وەکو زەیتی زەیتون وەکو ماسی ئەمانە بڕێکی زۆر لە ڤیتامینات و کالیسیۆم و ئەو پێک هاتە سەرکیانی ئێسکیتیایە وزایدەن لەبەر خۆر هاتوچۆکردن تشکی خۆر ڕاستەخۆ بەرکەوتن کە سەرچاوی سەرەکی ڤیتامین دیە و ڤیتامین دیش کاری هەڵمژینی کالیسیۆمە و کردنە ناو ئێسکە کالیسیۆمە کاتەکە ناو ئێسک و بتەوە بەهێزی ئەکات یەکێکی تر لە هۆکارەکانی بەهێزکردنی ئێسکەکان بریتە لە وەرزشکردن هەر جۆرە وەرزشێک هەموو کەسێک لە تەمەنی مناڵیەوە هەتاکو و تەمەنێکی پیری و کۆتایی هاتنی ژیان پێویستمان هەیە بەلایانی کەمە و ڕۆژانە هەر چۆنێک بە نیو سەعاتێک بۆ خۆماندانین وەرزش بکەین بۆ بەهێزکردنی نەک تەنها ئێسکەکانمان ماسوولکەکانمان مێشکمان دەمارەکانمان هەموو بەشەکانی لاشەمان دڵمان سیەکانمان کە بەڕاستی بۆک بە گەنج هێشتنەوە بە پتەوی هێشتنەوە وەرزش یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بەهێزکردن. کەسێکی کە پرسیارەکات ئەگەر کەسێک ئینزیلاقی هەبێت چی بکات باشە بۆ ڕێگریکردن لە دووبارە توشبوونەوە ئینزیلاق و ئایا نەخۆشیێکی بۆ ماوەیە. ئینزیلاقی فەقەرات نەخۆشیێکی بۆ ماوەیی نییە
ئەمە وتمان بڕبڕەکانی پشت ئێسکەکان لە بینیانە دیسکی هەیە. ئەم دیسکە ئەم ئیسفنجە ئەگەر تەقی پستانێک لەسەر دڕکەپەتێک دروست دەکات، هۆکاری تەقینی دیسێک تەنها خستنە سەری پستانێکی زیاد لە ڕێژەی لە توانای خۆیەتی، یعنی بوونی زەختێک لەوەی کە چەندێک بەرگە ئەگرێ ئەو دیسکە. چی بکەین بۆ ئەوەی ئێمە بەرگەی ئەو زەختە بگرین؟ بەڕاستی بەهێزکردنی ئێسک و دیسک و ماسوولکەکانی دەوری بڕبڕی پشتمانە. چی بکەین بۆ ئەوەی چاک بێتەوە؟ وەرزشی تایبەت هەیە، تایبەتمەند هەیە بۆ کەسانە وەرزشەکان بێ لای کەسی شارەزا و فێری جۆنێتی وەرزشکردنەکە ببن بۆی بە هەڵا لە خۆیەوە نەچێت وەرزش بکات. پاشان مەجموعەیەک جوڵەی هەڵە هەیە بە تایبەتی ئەو جوڵانی کە بۆ هەڵگرتنی شت چەمینەوەیەک بۆ هەڵگرتنی شت نابێ بە هەڵە دەست باتە شتەکە، پێویستەکە بەڕێکی باشتر وایە ئەژنۆی بچەمێنێتەوە وەک لەوەی پشتی بچەمێنێتەوە، کە بەڕاستی ئەوە یەکێک لە هۆکارەکان زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی کە تووشی ئینزیلاقە بن ئەڵێ دکتۆر چەمیمەوە و دەستم مایە شتێکی قورس و پشتم کرچەی کرد. ئەمە زۆرترین سیناریۆ کە دووبارە ئەبێتەوە، لەبەر ئەوە باشترین شت ئەوەیە ئێمە پێش ئەوەی توش بین بزانین چۆن خۆمان ئەپارێزین. خۆ پاراستنەکە بە چی ئەکرێت؟ بە بەهێزکردن، بە نەکردنی ئەو هەڵانەی کە زەرر لە پشت ئەیەن. زائیدەن وتمان ئەوەی پێشتیش باسمان کرد بە خواردنێکی تەندروست، بە لە شولارێکی ڕێک و بە نەبوونی کێشی زیادی لەش کە لەو کەسانەی کە ئینزیلاقی فەقەراتیانێ بەڕاستی زۆربەی هەرە زۆریان و کەسانین کە قەڵەون بەداخەوە. یەکێکتر پرسیارەکە ئەڵێت بێ زەحمەت من فەقەراتم خزاوە، چ جۆرە وەرزشێک بکەم یاخود تەنها مەلە بکەم؟ مەلەکردن یەکێکە لە وەرزشە زۆر باشەکان کە بەڕاستی هەم فسیۆلۆجی لاشە ئیسفادی لێکام، هەم سایکۆلۆجی و لایەنی دەرونی لاشەش ئیسفادی لێکات. لایەنە فسیۆلۆجیەکەی لاشە کە بەهێزکردنی ماسوولکەکانە بەڕاستی یەکێک لەوانەیە کە زۆر ئیسفادی لێکات ماسوولکەکانی دەوری بڕبڕەکانی پشتە. ئەو کەسانی کە ئازاری پشتیان هەیە ئەتوانن مەلەکردن بەکاربێنن وەکو چارەسەری سروشتی بۆ نەهێشتنی ئازار و بەهێزکردنی پتەوکردنی بڕبڕەکانی پشت و ماسوولکەکانی. نەخێر بەڵام مەلەکردن تەنها وەرزشکردن نییە، وەرزشکردنمان زۆر هەیە. چەند وەرزشکردنێک بەڕاستی زۆرن نمونونەکان، بەڵام ناتوانین لە ئێستا دانەدانە باسییان بکەین. ئەتوانین بڵێن کەسی شارەزا، مامۆستای شارەزا، پزیشکی پسپۆڕی شارەزا، پزیشکی تایبەتمەند بە فیزیۆسەرەپی، ئەوی بڵێن ڕاهێنانی سروشتی ئەتوانن کەسەکان فێرکەن، چونکە ئەو کەسانی کە فەقەراتیان هەیە، ئەو کەسانی کە داخورانی یاخود ئینزیلاقی فەقەراتیان، چونکە هەمومان فەقەراتمان هەیە، ئەو کەسانە کە فەقەرات خزانیان هەیە یا داخورانی فەقەراتیان هەیە، ئەبێت وەرزشەکان بەڕاستی بە شێوازێکی تایبەتمەند بکەن بۆی هەڵەیتیا ڕوونێت. یەک لە پرسیارەکان ئەڵێ بێ زەحمەت من دایکم لە ئەشعەی تەنووری دەکەوت کە دڕکەپەتکی هەر لە مناڵیە و باریکتر بووەتەوە لە هی کەسی ئاسایی، ئایا چارەسەر چییە؟ هەروەها ئەژنۆ پشتی سەوفان و فەقەراتی هەیە و ئەترسێت لە عەمەلیات، دکتۆر ئەڵێت پێویستە عەمەلیات بکات، ئەگەر عەمەلیات نەکات چی ئەبێت؟ خۆی ئێمە نەخۆشیێکمان هەیە پێ ئەڵێن تەسکی کەناڵی دڕکەپەتکی بۆ ماوەیی، یعنی هەر لە مناڵەکە لەدایک بوو و با دروست بووە، ئەمە لە سەرەتای کاریگەری زۆربە دروست ناکات. بەڕاستی زۆر کەس ئەوەی هەیە هیچیش پێوە دیار نییە، بەڵام چ کاتێک کاریگەری دروستەکە ئەو کەسانی کە تووشی خزان، سەوفانی فەقەران یا ئینزیلاقە بن خۆیان کەناڵەکەیان تەسکە، ئەمەش زیاتر تەسکێکاتەوە ئازارەکە و سەربوونەکە زیاترە لە کەسی ئاسایی. چ کاتێک پێویست بە نەشتەرگەری ئەکات؟ بەڕاستی هەموو نەخۆشیێکی فەقەرات پێویست بە عەمەلیات ناکات، تقریباً ئەتوانین بڵێن 80% پێویست بە نەشتەرگەری ناکات. ئەوەی کە ئەمێنێتەوە ئەگەر لە ماوەی 6 مانگە چارەسەر وەرگرتن، وەرزشکردن، خۆپارێزی، کاریگەری چاکی نەبوو یاخود بەداخەوە خراپتر بوو،
باشترە بیکات چونکە ئەمە کاریگەری لەسەر دەمارەکان دروستەکات دەمارەکان سستەکات لە برەوە باشترە ئەگەر ماوەیەکی زۆر ئەوەی هەبوو بە مەرجێک ئەم شتانی کۆتمان جێبەجێ کرد باش نەبوو باشترە نەشتەرگەرێ بکات و سۆفانی ئەژنۆش ئەویش دەرەجەی خۆی هەیە بەڕاستی هەمووی پێویستی بە نەشتەرگەری ناکە خۆی 4 دەرەجی هەیە دەرەجی کۆتایی پێویست بە نەشتەرگەریەکە دەرەجەکانی کە ئەتوانی هیچ نەبێ ئەمە ڕای گرین ئازارێکی کەم بکەینەوە بە خۆپارێزی و بە وەرزش و بۆوانی کە دکتۆر بەدڵنیایە پێی وتو ئەو شتانی کە چی باشە لی دوورکەوێتەوە ئەگەر کەسێک نزیلاقی هەبێت چی بکات باشە بۆ ڕێگەریکردن لە دووبارە بوونەوە ئەوش وامزانم لە سنای قسەکانمان ئەومان وەڵامدایەوە ئایا ڕۆماتیزم چارەسەر ئەکرێ یان درێژخایەنە ڕۆماتیزم چی زیانێکی هەیە بۆ کەسی توشبوو بەو نەخۆشیە ڕۆماتیزم یەک نەخۆشی نییە مەجموعەیەک نەخۆشین ئەوەش حەزەکەم لێرە بە کورتی باسکەم کە تەنها بەرزی فەحسی ESR بەڕاستی نیشانەی نەخۆشی ڕۆماتیزم نییە نەخۆشی ڕۆماتیزم چەند کرایتریایەکی خۆی هەیە نەخۆشەکە چەند نیشانێکی جیاوازی هەیە ئەبێت چەند کراوتریا و نیشانێکی تایبەت بەخۆی هەبێ بۆ ماوەیەکی دیاریکراو ئەبێت چەند فحوساتێکی پشکنینێکی خوێن کە تیا دەرکەوێت اینجا ئێمە ئەتوانین بە نەخۆشەکە بڵێن ئەمە ڕۆماتیزمە ئەوەی کە باوترین جۆرێتی ڕۆماتۆید ئارترایتسە ڕۆماتۆید ئارترایتس ئەویش بۆ خۆی کرایتریای خۆی هەبووی بزانین نەخۆشەکە ڕۆماتۆید ئارترایتس هەیە یا ڕۆماتۆید ئارترایتسی نییە ئایا درێژخایەنە بەوەی نەخۆشەکە لەوانەیە بە چارەسەر بە دەرمان چارەسەر ئەکرێت بەڵام لەوانەیە لە هەر دقەیەکە لە هەر کاتێکە لە تەمەنیان جارێکە ڕووباتەوە نەخۆشەکە چارەسەر ئەکرێ و لەوانەیە هەڵباتەوە ئەوە لەوانەیە زیانی کاریگەری هەبێت بڵێ زیانی هەیە زیان بۆ جونگەکانی دەست زیان بۆ پشت زیان بۆ جونگەکانی لاق و بۆ ئەژنۆ چونکە کاریگەری لەسەر بەرگی جونگەکان دروستکار نەک لەسەر ئێسکەکان نەخۆشێک پرسیارەکات سڵاو من باوکم تەمەنی 85 ساڵە و کێشی 81 کیلۆیە قاچەکانی زۆر لاواز و باریکن و هێزی تێدا نەماوە بە جۆرێک توانای ڕۆشنی تەواوی نییە زوو ئەکەوێت بە عەرزدا خۆی پێڕا ناگیرێت چی بکەین بۆ چارەسەر ئەو کەسانی کە تەمەنیان هەڵکشاوە لە 85 ساڵ بەرەو سەرن عادەتەن جسمیان نەخۆشی زۆری هەیە زۆربەی ئەمانە نەخۆشی درێژخایەنی شەکرە و زەخت و ئەمانیان هەیە لەوانەیە ئەم باوکە نەخۆشی بڕبڕەکانی هەبێت یاخود نەخۆشی دەمارەکانی هەبێت یاخود نەخۆشی مێشکی هەبێت بەڕاستی هەتاکو نەزانین هۆکاری لاوەزبوونی ئێسکەکە چییە ناتوانین جوابی ئەم پرسیارە بینەوە بە تاوەتی نەخۆشێکی تر پرسیارەکات سەڵاو دکتۆر گیان کچەکەم تەمەنی 10 ساڵە کێشی نزیکی 40 کیلۆیە زوو دەماری قاچی کرش دەبێت هۆکار چییە ئایا پێویستی بە وەرگرتنی چارەسەر هەیە ئەگەر کچەکەی بەڕێستان تەمەنی 40 کیلۆ تقریبا تەمەنێک ئەفو کێشی 40 کیلۆ زۆر نییە هەچەنە کەمیش نییە بەڵام لە تەمەنی 10 ساڵی عادەتەن تەمەنی هەڵکشانی باڵا و هەڵکشانی جسمە لەو کاتانەیە مناڵ ئازاری لاقی زۆر بۆ دروست ئەبێت لە ڕاستیدا تا ئێستا هۆکاری سەرەکی ئەمە نەزانراوە بەڵام ئەوەترێت ئەمە پێوترێت گرۆین پین یعنی ئازاری گەشەکردن وا دەوترێت گوایە ئێسکی زیاتر گەشە دەکات دەمارەکانی بە هێواشتر گەشە دەکەن ئەم جیاوازیە لە درێژبوون و گەشەکردنەوە دەکات تەشەنوج لە ماسوولکەکانی دروستکات ئەگەر مناڵەکەت ئازارەکەی تەنها لە شەوان هەیە نایگرێنێ لە زووتای نییە ناشەلێت هەز بە شتێکی نامۆ ناکەن لە قاچەکەیە گرەیەکە ئاوسانێکە سووربوونەوەیەکە پێویست بە ترس و دڵە ڕاوکێ ناکات بەڵام ئەگەر هێچ شتێک لەو نیشانانەتان هەست پێکرد باشترە پزیشکی پسپۆر بیبینێت. یەکێک لە پرسیارەکان دەڵێ بێ زەحمەت من دووگیانم لە نزیکی مانگی پێنجەمدام ڤیتامین دیم زۆر باشە زۆر کات قاسم دێشێت هۆکار چیە و چارەسەری چییە؟ هۆکاری ئازار لە کاتی دووگیانیە پەیوەندی بە ڤیتامین دیەوە نییە زۆرجار پەیوەندی بە گۆڕانی هۆرمۆنەکانی لەش زیادبوونی کەشەوە هەیە ئەمە چارەسەرەکەی زۆربەی بە وەرزشێکی تەندروست خواردنێکی تەندروست پشوویەکی باش ئەتوانین چارەسەری بکەین ئەمە ئینشاءڵڵا وەبزانم زۆربەی پرسیارەکانمان جواب دایەوە بەداخەوەکەمان توانی هەموو پرسیارەکان جواب بینەوە هیوادارم سووددان لە بەرنامەکە وەرگرتی بێت پشت بەخوا لە ئەگەر توانیمان لە بەرنامەکانی داهاتوو بتوانین زیاتر لەسەر نەخۆشیەکانی پەیوەست بە پسپۆرەکەی من
وەڵامتان بێنەوە کاتێکی خۆش.